والله ئاو نییە لەوەڕ نییە یعنی ئاو لەوەڕ زۆر کەمە ئەوجا مەسرفی گەلێک قورسە معنی ئێستا تەماشا دەکەی دەستگای کای بە 250,000 هەتا 270,000 تەنی زۆی تەقریبەی بە 900,000 یعنی مەسرفەکانی گەلە قورسە یعنی ئێستا حساب بکە دەبێت نیوەی حیوانەکەی دەبێت نیوەی بۆ نیوەی بفرۆشی ئەوها هەنی بەڕاستی ئیسیفادەی نەماوە هیچ هەر زۆر قڕز بوو یعنی ئەگە ئەوها بڕوا وردە وردە بەرەو نەمان دەسێ یعنی بۆمان بەخێو نابێ بەڕاستی ئێستا من لێرەکانە هەر نییە بشکڕم بەکڕی نژ نییە ئەوە تەقریبی لەوانەیە سێ سوار پارچە لە بازە من فەلاعەتی و ئامۆزاکم فەلاعەتی ماکردو دەنا فەلاعەتی هەر ئەو ساڵ هەر نەکراوە ئەوجا هەر بەکڕی نییە بشکڕی ئەڵا ناچارین دەبێ بیفرۆشین هیچ چارەسەری کەمان نییە چەند گەنجێکی گوندەکەی خۆمان هەڵساین بە کرێکاریکردن بەیانیان زوو دێنە سەر ئیشەکەمان و بە پێی ڕۆژانە ئیشەکەمان دەکەین جا زۆر بێ عملەکان زۆر دێن کایەکەکەم بێ عملەکان کەمتر دێ وەڵای جا ڕۆژانە هەریەکە بە پێی توانە و هین تااقەتی خۆیت هەیە 50 دادەگرێت هەیە 100 دادەگرێت هەیە 150 دادەگرێت هەیە تااقەتی کەمتر دادەگرێت بە پێی تااقەت و توانای خۆیەتی بەخوای زەحمەتی زۆرە تۆزەکەی زۆر ئیزعاج و ناخۆشە یعنی ماندووبوونێکی زۆری دەوێت وەڵای ئەنجامە بەیانیان هەر دەستین بۆ نوێژە دەکەین و خۆمە حازر دەکەین بۆگەن سارە دەین بۆ ئیشێ دەی سعات 5 دەگەینە سەر ئیشەکەی و بڵێ سعات 7 ئەوەی دەخۆین شێشتەناوین دەخۆین و دوا دەست پێ دەکەین کاخەی دادەگرین و ئەنجا دوا دەیدوێنین بە تەمای خۆی و دوا هەر خۆمان لە کابرایەوە دەگرین دەڕۆینەوە لە چەند ساڵە وەڵا نەمێژا من مێژەکەی ئەوە بۆ 10 ساڵی دەسێ زیاترە لە 2008 و لە 2007 ئەمە خەریکی ئەو ئیشەینە